بەناوی خی گەورە سڵاوتەن لەبێت بەڕێزار پێگەی ویکلیکس زانیاری مەترسیدار لە سەردۆسی نەوتی هەرێم بڵاو دەکاتەوە وەزارەتی سامانە سروشتیەکانیش پشتڕاستیە و زانیاریانە دەکاتەوە بە پێی ئەو زانیارێنە و پێگەیە بڵاوی کردوتەوە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەت هەرێم پێشنیازی فرۆشتنی کۆمەڵی کێڵگەی نەوتی هەرێمی بە تورکیا کردووە لە بەرامبەر پێدانی 5 ملیار دۆلار بە میواندارێک لە بەڕێزان هۆشار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق و سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. پێگەی جیهانی ویکیلیکس زانیاری مەترسیدار لە سەرپرسی نەوتی هەرێم لە نێوان هەرێم و تورکیا بڵاو دەکاتەوە وەزارەتی سامانە سرۆشتیەکانی هەرێمیش بەڵگەکانی ویکیلیکس ڕاست دەکاتەوە. پێگەی جیهانی ویکیلیکس پرۆژەیەکی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات کە لە 19 ئازاری 2016 بۆ بەرات ئەڵبایراکی وەزیری وزە و سەرچاوە سروشتیەکانی تورکیای ناردووە کە زاوای ڕەجەب تەیب ئۆردوگانە. بەپێی ئەو بەڵگەی ئەو پێگەیە بڵاوی کردوتەوە پرۆژەیەکی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان فرۆشتنی کۆمەڵێک کێڵگەی نەوتی هەرێمە بە تورکیا لە بەرامبەردا حکوومەتی تورکیا 5 ملیار دۆلار بدات بە حکوومەتی هەرێمی کوردستان. ئەو کێڵگە نەوتیانی ئاشتی هەورامی پێشنیازی کردوون بۆ کڕینیان لەلایەن تورکیا بریتین لە کێڵگە نەوتیەکانی تەختەق، تاوکی، شێخان، میران، بناوباوی، خوورمەڵە. بە پێی پرۆژەکەی ئاشتی هەورامی ئەو 5 ملیار دۆلارەی داوای کردووە تورکیا پێی بدات لە بەرامبەردا فرۆشتنی کێڵگە نەوتیەکان هیچ جینارێکی بۆ موچەی فەرمانبەران نییە. بە پێی پرۆژەکەی ئاشتی هەورامی ئەو 5 ملیار دۆلارە بۆ دانەوەی قەرزی کۆمپانیا نەوتیەکان و ئەو قەرزەی تورکیایە کە لای هەرێمە و بڕەکەی 1 ملیار و 500 ملیۆن دۆلارە. لە ڕوونکردنەوەکەشدا وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم زانیاریەکانی پێگەی ویکیلیکس پشتڕاست دەکاتەوە و ڕەتی دەکاتەوە ڕێکەوتنی کۆتایی لەسەر ئەو پرسە کرابێت و ڕای دەگەینێت ئەو پرسە بەشێکە لە ڕێکەوتنی نێوان حکوومەتی هەرێم و تورکیا لە ساڵی 2013 و بە ئاگاداری و ڕاستباردی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بووە. دووبارە سڵاوتەن لەبێت بەڕێزان سوپاس بۆ میانەکانمان بەخێر بن کاک سووران ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین ئەو ئیمێڵانەی کە پێگەی ویکلیکس بڵاوی کردوتەوە چی لە خۆ دەگرێت سەبارەت بە پرسینەوت لە نێوان هەرێم و تورکیا. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان لە ڕاستی ئەوەی کە ویکلیکس بڵاوی کردوتەوە شتێکی گرنگە و حاشا هەڵنەگریشە کە ئەمە ئەم پرۆژێ بە ناوی ئاشتی هەورامیەوە وەکو وەزیری سامانە سروشتیەکان کە من باوەڕم وایە سەرۆکایەتی حکوومەت سەرۆک و جێگیری حکوومەت لەگەڵ وەزیری سامانە سروشتیەکان لێ ئاگادارن وەگەر ویکلیکس بڵاوی نەکردایەتەوە نە ئێمە وەک پەرلەمانتاران نەڕای گشتی و نە پێم وایە ئەنجومەنی وەزیرانیش وەزیرەکانی هیچ لایەک نەیەزانی ئەمانە خەریکی چین. بەڵێ ئەمە شتێکی سەیرە بەڕاستی بە نیسبەتی ئێمەوە لە کاتێکە ئەمانە عەقدی 50 ساڵەیان لەگەڵ تورکیا هەیە کە تا ئێستا ئێمە نازانین چییە. لەم خولەی پەرلەمانی کوردستانە کاتێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و ستافەکەی هاتنە پەرلەمان پێمان وتنەوە عەقدەمان بۆ ئاشکراکەن ئێمە لە تورکیاوە زانیومانەکەی عەقدێکی 50 ساڵتانە یوتیان بەڵێ وایە بەڵام ناوەڕۆکەکەی ئاشکرا ناکەین و ناشیهێنینە پەرلەمانی کوردستان بۆ لەبەرەوەی کە هەندێک خاڵی ئەمنیتیایە نازانم لەکوێی دنیا عەقدی نەوت خاڵی ئەمنیتیایە کە خاڵە ئەمنیەکان بەداخەوە ڕەنگە ئێستا هەندێک بەوادری دەرکەوت بێت لە وەکوەوەی کە منطقەیەکی ئامینە دروستکەن بە ناوی پاراستنی کێڵگە و بۆری نەوتی بۆ لێدانی پەکەکە و مەسروفاتی لێدانەکە و شەڕی پەکەکە و ئەمانەکە بەداخەوە ومێدەکەم وانە بێ بەڵام خاڵی مەترسی دارتری تایە ئەوەی کە ئێمە تا ئێستا زانیومانە بەڵام کاتێکە ئەم نامانەی ویکلیکس بڵاو بووەوە
شتی سیرترە بینین سیرتر ئەوەیە کە دەیانەوێت بۆ تاکو ساڵی 2044 بەڵێ تاکو ساڵی 2004 کێڵگە ئەساسیەکانی نەوتی هەرێمی کوردستان بدەن بە تورکیا لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر ئەوەی هەرێمی کوردستان دەست لە حیسەی خۆی لە حەق لە نەوتیەکان کە لە 120 لە هەموو کێڵگەکان هەڵدەگرێ بۆ تورکیا لە بەرامبەر چی؟ لە بەرامبەر نزیکەی 5 ملیار دۆلار کام 5 ملیار دۆلارە با خەڵکی کوردستان بزانێ ئەم حکوومەت و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و وەزیری سامانە سروشتیە بۆ قەیرانی دارایی نایهێنێ چارەسەری بکەن بۆ موچەی فەرمانبەرانی ناهێنێ بۆ کۆمپانیا تورکیەکان و ئەوانەی کە لە بواری نەوتاکارەکەن ئیستیحقاقیان نەدراوە و بۆ ئەوە بەرهێنە کۆمپانیا تورکیانەی کە لە هەرێمی کوردستان 800 میلیۆن دۆلاریان لای حکوومەتی هەرێمە و نەیانداوە پێیان ئیستیحقاقی خۆیانە و بۆ ملیارێک دۆلاری تر تاکو پرۆژەکانی ئەوانی پێتەواو کرێ و بۆ هەندێک پارەی تر کە هەر هەمووی پەیوەندی بە تورکیاوە هەیە و ئێستا باش ئێستا پارەکە ئەو داوای قەرزەکە بۆ خەڵکی کوردستانیان بۆ تورکیا بۆ کۆمپانیا تورکیەکانە بۆ بەرهێنە تورکیەکانە و بۆ ڕاکێشانی بۆری غازە لە خۆرمەڵەوە بۆ فەرمانبەر هیچی نەخێر یەکێک لە پارەکان بۆ دانا غازە 700 میلیۆن دۆلار بۆ دانا غازە ئێمە نازانین ئایا ئەمە دانەوەی دۆڕاندنی 2 ملیارەکەیە دۆلارەکەی یان چییە یەکێکی تر لەوانە بۆ ڕاکێشانی بۆری غازە لە چەمچەماڵەوە بۆ تورکیا کە ئەمانە هەمووی لە بەرژەوەندی خەڵک نییە بەم جۆرە بەڵکو تۆ بێی بۆ 25 ساڵ زیاتر کێڵگە ئەساسیەکانی تاوگێ و تەقتەق و لە کۆڕۆمۆر لە چەمچەماڵ و لە بنەباوێ و ئەوانە دەست لە حەقی حکوومەتی هەرێم وەرگری بۆ تورکیا ئەمە بەڕاستی ساڵە لە بەرامبەر 5 ملیارە ئەوەی کە هەیە لە پرۆژەکەی طبعاً پرۆژەکەی وەزیری سامانە سروشتیەکان نەچۆتە تەفاسیلەوە لە نامەکانە ئەو نامەیە کە بڵاو بۆتەوە ئەوەی کە ویکلیکس بڵاوی کردوتەوە و 6 پەیجە ڕووس ئەقلامی ئەساسی تایە بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان لە پەیپەرێکی ترە کە 33 پەیجە هاتووە چۆتە تەفاسیلێ کە ئەم زانیاریانەی لێرە هەیە داوێتی بە تورکیا باش نە لە پەرلەمان و لە هیچ شوێنێک نییە و تەنانەت تووشی سەرسوڕمانە بی کاتێک کە ئەیبینی ئەمانە ئەیانوێت چۆن ڕێبکەون لە بەرامبەریشە بۆی خەڵکی کوردستان بزانێ ئەم پرسە هەنگاوی زۆری ناوە گنێڵ ئێنەرژی هاتووە وەڵامی هەر هەمووی داوەتەوە لە پەیپەری یەکەمیش زۆر هێڵی سووردانێ لەسەر زانیاریەکان و لەسەر ئاشکرانەکردنی و بڵاو نەکردنەوەی و دزە پێنەکردنی بەڵام دواتر گرم ولا بەرز کاکسۆران کاکۆشار بە خێر بە جەنابیشت سەبارەت بە ئەو ئیمێڵانەی پێگەی ویکلیکس چیمان پێ دەڵن دەربارەی دۆسەینەوە دووە کردینەوە بە هەرێمی کوردستان لە ڕاستیە من بۆ خۆم پێم وایە ئەم ئیمێڵانە و کەشفکردنیان دیوە هەرەکەمەکەی فەزیحەکەیە و نەک دیوە هەرەکەمەکەی بەڵکو ئەو لوعبەیە کە لە بینی تورکیا و پارتیە هەیە یان لە نێوان تورکیا ئەردۆگانی و بنەماڵی بەرزانیە هەیە بە زمانیشی ڕوونتر قسە بکەم عملیە سیاسەکە زۆر لەوە گەورەترەوە اتفاق سیاسەکە لەوە گەورەترە بەوەی کە لە ویکلیکسا بڵاو کراوەتەوە من هەنێک جار تەنانەت بیر لەوە کەمەوە لە دوای بڵاوبوونەوەیەوە بیر لەوە کەمەوە تەنانەت ئەمە تەبخەیەک بێ بۆ بچووکردنەوەی فەزیحەکە بۆی باس لەوە بکەن کە ئەمە شتێکی ناوی حکوومەتی هەرێمی کوردستان و شتێکی بە ناوی ئاشتی هەورامیە و وەزارەتی سامانە سروشتیەکان و لە بەرامبەرە داوای عەقدەکە لەگەڵ دەوڵەتی تورکیا و داوای ئەوە ئەکا کە ئەمە قەرز هەیە و ئەمە پێم وایە شتەکە شتێکی ترە من بۆ خۆم پێم وایە هەر لە دوای ئەم ئیتفاقی 50 ساڵیەی کە هێلکەی یا با بڵێن ئومێدی عائیلەی بەرزانی و پارتی هەمووی خستۆتە لای تورکیا و لای ئەردۆگان پێم وایە لەو کاتەوە نەوتی هەرێمی کوردستان بە تەواوەتی لەلایەن تورکیاوە کۆنتڕۆڵ کراوە و زۆرینە طبعاً بە یەکەم جارە مە بزانین کە سیاسەتی نەوتی و ڕسمی سیاسەتی نەوتی لە هەرێمی کوردستانە پارتی دیکە بەشێکیشی بەشی یان یەکێتیە دانێکێتی بەشێکی ئاگالەیەتی لەوە زیاتر نییە
لە دیوەکەی تریە لای تورکیا و کۆنتترۆڵە ئەم ئیتیفاقی سیاسیە کە بۆ 50 ساڵ نەوتی هەرێمی کوردستان یاخود هەرێمی کوردستان هەر نەک لە ڕووی نەوتەوە تەنانەت لە ڕووی خاکەوە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی تەواجود و هاتوچۆی هێزەکانی تورکیاوە بە تەواوەتی بەستراوەتەوە بە تورکیای ئەردۆگانیەوە لە بەرامبەر ئیتیفاقێکایە کە ئیتیفاقەکە بریتیە لەوەی ئەو کاتەی کە کەڵکەڵەی با بڵێن جارێکی کە هێنانەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی لەلایەن ئەردۆگانەوە سەر دەردێنێ و پێی وایە فعلن لە منتیقەکە جارێک کە ئەتوانێ وەکو عوسمانیشی نوێ حکم بکە بەلایەوە ئاسایی ئەبێ وعدیش بە بنەماڵی بەرزانی و بە بەرزانی باکە ویلایەتێک لە هەرێمی کوردستانە دروست بکە لەژێر سێبەری تورکیایە. لەو چوارچێوەیەدا پارتی دیموکراتی کوردستان وەکو هەمان ئەو هەڵەمێژوویەی کە لە 74 لەگەڵ شای ئێرانە کردیان بە هەمان شێوە لەگەڵ ئەردۆگانی شای ئێستای تورکیایە ئەیکەن بۆ ئەوەی کە هەموو مقدراتی ئەمنی اقتصادی ئیداری سیاسی ئەم هەرێمە ببەستنەوە بە تورکیاوە. لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە ئەمەی کە لە ویکیلیکس هاتووە ئەم ئیتیفاقیە و باس لەوە تەبەن بە بەجۆرەی هینەکەمە تورکیا ئەمەی ڕەت کردوێتەوە بەڵام ئەوەنەی کە معلوماتی ئێمە هەیە و من لەو معلوماتانە بەرپرسیارم تورکیا لە 2014ەوە و تەنانەت تەختیتی ڕاکێشانی ئەم بۆڕیە و لەو کاتەوەی کە نەوت بە بۆڕی لە هەرێمی کوردستانەوە ئەڕوا و پێشتریش بە قاچاغەڕۆیش تورکیا بۆ لە سەدا 90 بۆ 95 کۆنتترۆڵی فرۆشتنی نەوت چۆنێتی فرۆشتنی نەوت چەندێتی فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستانی کردووە و ئەمە لە بارێکیە بچووکردنەوەی قەزیەکەیە یعنی ئەم بازرگانیە خود ئەم ئیتیفاقی کە لە بینی هەولێر و لە بینی پارتی و لەگەڵ تورکیا هەیە لە ڕاستیە زۆر گەورەترە لەو ئیمەیڵانەی کە ئێستا ویکیلیکس ئاشکرای کردو یعنی من هەنێ جار لە بچووکردنەوەی قەزیەکەیە واتی ئەگەم کە دوور نییە بەشێک لەم ئیمەیڵانە تەنانەت لەلایەن پارتی خۆیەوە ئاشتی هەورامی خۆیەوە طبعاً ئەبێ لە قەوسێکە ئەمە بڵێم ئەنی ئاشتی هەورامی لە بەیدەقێک زیاتر نییە یعنی لە شتێک کە ئەیجوڵەنن زیاتر نییە ئەمە قەزیەیەکی سیاسیە لە ئاسی عائیلیا کراوە عائیلەی ئەردۆگان لەگەڵ عائیلەی بارزانیە لە ئاستی حیزبا کراوە لە ئاسێکا کراوە کە وەکو وتم پەیوەندی بە سەودا و مامەڵەیەکەوە هەیە کە ئەگەر بێت و ئێمە نەوتی هەرێمی کوردستان سەرمایە گوزاری هەرێمی کوردستان سیاسەتی هەرێمی کوردستان تەنانەت دژاتیکردنی پەکەکە و هەموو ئەوانە بخینە بەردەستی جەنابی ئەردۆگان بۆ نمونە لە بەرامبەر ویلایەتێکمان بۆ دروستەکات بە سەرۆکایەتی بۆ نمونە عائیلەی بەرزانی و هەر ئەوەش بوو ئەو خەونی ئەوەی کە دەوڵەتێک دروستەکەین و هەر دەوڵەتەکەمان ڕاگەیاند و ڕامان نەگەاند بەشێکی زۆری لەسەر ئەو ئومێدە بوو بەشێکی زۆری لەسەر ئەو ئومێدە بوو کۆختی خۆی ئەردۆگان بە پارتیدا بوو هەر بۆیەشە کاتێک کە ئەبینی تراجعێک هەیە بەهۆی ئەو ئەزمە سیاسیە گەورە قوڵانەی بەهۆی هەڵەکانی ئەردۆگانەوە لە تورکیا و لە مەنتیقەکەیە دروستە بێ وردە ئەم خەونەش لای یان ئەم دروشمبازیەش لای پارتی کەمە بێتەوە و نامێنێ بۆیە من بۆ خۆم پێم وایە هەموو ئەو معلوماتانەی کە هاتوون لەسەر لەناو ئەم ئیمێڵانێت جیالەوەی کە ڕاستن لەبارێکیە نەک گەورەی فەزیحەکە دەرناخەن بەڵکو ئەمە دیوە بچووکەکەیەتی دیوە گەورەکەی بریتیە لەوەی نەخێر زۆر دەمێکە تورکیا بەداخەوە بەهۆی سیاسەتی بە تعبیرەکەی کامیار سابیر پرۆکسیبوون و کلکایەتی و حەدیقەی خەلفیبوونی تورکیاوە نەوتی کوردستان سیاسەتی ئەو سیاسی کە پارتی ئەیبا بڕێوە چ لە ئاسی عسکەری چ لە ئاسی اقتصادی چ لە ئاسی ئیداری لە ڕاستیە تورکیا مەسەڵەن ڕەنگە تورکیا تاکە دەواازەیەک بێت کە نەوتی لێوە بفرۆشێت و قازانجەکشی بۆ خەڵکو بۆ مەسەل لەمە موچیان پێداوە موچی شویان پێداوە موچەی خەڵک بوونم ناوان نیوەی ئەو تەنازول و نیوەی ئەو کلکایەتی کە بۆ تورکیایان کردووە لەگەڵ عێراقەکە کە ئێمە تا ئێستا بەشی چین لە عێراقی فیدراڵ بیان کردایە کێشەی خەڵک وای لێ نەدەهات و موچەی خەڵکی وای لێ نەدات کاکە ئەمە قەزیەکی سیاسی قەزیەکی اقتصادی نییە یعنی لە بەرامبەر تۆ ئەڵێیت من هەموو ئەم مقدراتت ئەدەمێ لە بەرامبەر ویلایەتێکم بۆ دروست کە شتێکم بۆ دروست کە بە یان مەشیخەیەکم بۆ دروست کە بە سەرۆکایەتی خۆم قەزیەکەی سیاسی نییە کاکە حەکی مەگەرنا ئەم نەوتەی کە ناردویانە بۆ تورکیا طبعا هەنێک لەو حەقلانەی کە ئێستا باسەکرێن و لەم تەقریرانەی هینیشا باسکراوە زۆر دەمێت کە تورکیا خۆی سەرپەرشتیانەکە و زۆر دەمێت کە تورکیا خۆی تەنانەت لە تەسعیرە و لە دانانی نرخی شاتە دەخولەکە لە هەموو کەبیرە و سەغیرەیەکی اقتصادی هەرێمی کوردستان و نەوتی هەرێمی کوردستانە تورکیا تەدەخولەکە لەبەرەوە ئەوەی کە لەگەڵ تورکیا کردویانە لەگەڵ عێراق بیان کردایە زۆر باشتر بوو طبعا من لەگەڵ سیاسەتی ئەوە نیم بە هیچ شێوەیەک ناکۆچی و دوژمنایەتی و دژایەتی هیچ دەوڵەتێکی دراوسێ بکرێ من لەگەڵ ئەوەیەم کە ئینسانە بێت لەسەر ئەساسی بەرژۆندی هاوبەش مامەڵە بکە من لەگەڵ ئەوەیەم لەگەڵ تورکیا لەگەڵ ئێران لەگەڵ دەوڵەتانی دراوسێ هەمووی علاقەیەکی باشت هەبێ بەڵام ئەوەی وەکو ئەوەی قەدەری
میلەتی کورد بەهۆی ناسیۆنالیستە درۆینەکانەوە بەهۆی سوپەرمانەکانی کوردایەتیەوە یەکشت بێ چۆن ئەم میلەتە لە 70 ساڵی ڕابردووە بەهۆی ئەمانەوە دایمە خەریشی ئەوە بووە کە جارێک بە دەوڵەتیی بفرۆشن جاریش کە بە دەوڵەتی شتری بفرۆشن جارێک هێلکەکان بخەنە سەبەتەی ئێرانەوە جاریش کە بخەنە تورکیا و هەمان ینی مێژووە و خۆی دووبارە ئاکاتەوە هیچی تر نییە لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە ئەم ئیمەیڵانە و ئەم فەزیحەیە زۆر لەوە گەورەترەکە لەم ئیمێڵای هاتووە من تەمەنا ئەەکەم خەڵکی کوردستان میدیاکاران پەرلەمانتاران هاوڕێ بەڕێزم کاکسۆران و ڕەفیقەکانیشی تەمەن دڵنیاشم لەوەی کە وشیاریان بای ئەوە هەیە کە فعلەن ئەم ئیمەیڵانە بەشە بچووکەکەی فەزیحەکەیە فەزیحە گەورەکە ئەوەیە کە فعلەن تورکیا کۆنتترۆڵی بڕیاری سیاسی پارتی و بنەماڵی بەرزانی کردووە بەتەواوەتی. بەڵێ سوپاس دەکەم کاکسۆران سەبار بەوەی کە بەڕێژ تاوڵی کەم ئیتفاقە تەنها ئیتفاقێکی ئابووری نییە بەڵکو ئیتفاقێکی سەربازی و سیاسیشە بەدڵنیاییەوە و ئەمە ئایندەی هەرێمی کوردستان بە تەواوی کۆنتترۆڵی تورکیاکە و لە یەکێک لە ئۆپشنەکان ئەڵێ ینی ئەوە سەیرە کە ئەمانە بە پەرۆشیەکی گەورەوە بە مزایدەیەکی زۆر ناقیس نەوتی هەرێمی کوردستانیان خستۆتە بەردەست ئەو دەوڵەتە کە بۆ دڵنیایی تورکیا ئەڵێ لە یەکێک لە ئۆپشنەکان ئەگەر ئێمە پابند نەبووین بە پێدانی ئەم ئیستیحقاقانەوە خۆنەوتەکەی ئێمە دێتە لای ئێوە لە بەندەری جیهان دەست بەسەریا بگرن باش ئەگەر بەیانی لە بەرامبەر ئەم 5 میلیارد دۆلارە تۆ ئەم حەق لە ئەساسیانە کە دڵی نەوت و گازی هەرێمی کوردستانن تەسلیمت کرد چ کۆنتترۆڵێکی نەوت لای تۆ ئەمێنێ لە کاتێکە 2 ساڵە خەڵکی کوردستان باجی تەسلیم نەکردن و پێنەدانی نەوت بە بەغدا ئەدەن لە بەرامبەر چیە لە بەرامبەرەوانیە کە سەرۆکی حکوومەتەڵێ بەغدا داوای کۆنتترۆلی ئەوە دەکا کۆنتترۆلی نەوتی پێبێ ئێمە کۆنتترۆلی نەوت بەدەست خۆمانەوە بە کەسی نادەین بە پێی ئەمەی کە خستویانەتە بەردەستی ئەو دەوڵەتە کۆنتترۆلی نەوت و نەکەر کۆنتترۆلی نەوت ئەو کاتێک کە تۆ کۆنتترۆلی ئابووریە دەیت نەوتە دەی بە دەوڵەتێک لە ڕووی سیاسی و سەربازیەوە هەیمەنەی تەواوەکا بەسەرتا و ئێستا تورکیا بۆ معلوماتە فشاری هەیە لەسەر دانەوەی ئەو پارانە لەسەر هەرێمی کوردستان چونکە تا ئێستا لە 105 بۆ لە 106 سوودی پارەکەی کە وەری هەنگرتووە هێشتا نەیانداوە هەر کەڵەکا بێ لە سەریان و بەشێکی تر لەو پارانەی کە وەری هەنگرتووە ئێمە نایزانین چۆنە ئەویش دیسان فائیدەکەی ئەوەندە چۆتە سەریان ئەمان ئەڵێن هەمویانتانە دەینەوە یان وەرنەم پارانەمان بۆ بکەن بە قەرزێکی دوورمەدا فائیدەکەی زۆر زیادکەن ئەمە هەر کەس کردبێتی بۆ ئەوەی ئەم وڵاتە تەسلیمی ئەم هەرێمە تەسلیمی تورکیا بکە و لە ئایندا چی لێ دێ چۆنی لێ دێ کێ ئەچێتە ژێرباری جێبەجێکردنی ئەمە دوژمنایەتێکی گەورەیە لەگەڵ ئایندەی ئەم میلەتە لەگەڵ ئێستەی ئەم میلەتە و ئەمە هەنگاوی زۆری بڕیوە چونکە تورکیا پێویستی بە گازی هەرێمی کوردستانە بۆی لە کێشەی رووسیا نەجاتی ببێ بۆی لە ناچاری رووسیا نەجاتی ببێ کە رووسیا ئێستا هەیمەنەیەکی گەورەی هەیەی لەگەڵ تورکیایە تورکیا ناتوانێت دەستبەرداری بێ قەزەی گازەکەیەتی بە هەزاران کیلۆمەتر ئێستا بێت بە کولفەیەکی کەم لە کۆڕۆمۆرەوە بۆریەکەی بۆ بڕوات بەرە و شێخان لەوێشەوە بڕواتە تورکیا زۆر ئاسانە بۆ ئەو و ئەمەی کە کەشف بووە قەت ئامادە نەبوون بۆ هەرێمی کوردستان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان ئاشکرای بکەن زانیاری زۆر گەورەی تایە حکوومەتی هەرێم دەست لە بەشی پشتی خۆی لە 120 ئەم کێڵگە گەورانە هەڵەگرێ کۆمپانیای کار داخڵەکە ئەمە ژێکێکی ترە لە فێڵەکان تاڵانکردنی حکوومەت و ئیفلاس پێکردنێتی ئەوە لە ئەزمون وڵاتان هەیە پشکی خۆت بفرۆشی پشکی خۆت بۆ ماوەی 5 ساڵ بفرۆشی ئەمە ئاساییان فرۆشتنی خاکەیان ئێمە ئاساییە لە عێراقاوە کاگوشار پەرلەمانتاری عێراق ئەسڵەن عقودی هاوبەشی نەهێشتووە بۆی کۆمپانیایەک نەیە هەیمەنە بکا و تەسەڕەت کرێی خۆیە داتێ ئیشی خۆیەکا و کرێی خۆی وەرەگرێ ئێمە لە عقودی هاوبەشی تەجاوەزی کردووە بووە بەوەی کە لە ئەمجا یەک مەترسی گەورە هەیە لەم
ئاشکرابوونی ئەم پرۆژەی وەزارەتی سامانە سروشتیەکان ئەویش ئەوەیە کە نرخی نەوتیان لە شوێنێک سابت کردووە زەمانیان تیان نووسیوە کە ئەگەر هەر کاتێک نرخی ئەم نەوتە لە $50 دابەزی هەرێمی کوردستان زەرەرەکەی پڕەکاتەوە بۆ تورکیا. ئەمە چێ ئەماکە؟ ئەم زەرەرە چێ ئەیدا؟ جگەلەوە ئەڵێ گەر ئەمانە ناکەن وەرن لە فرۆشی نەوت ئەو 5 ملیارە کە ماگانە نەوتە فرۆشین لە جیهان وەریگرنەوە. زۆر بە کورتی بۆی ڕوون بە ئەو لە سەدا 20 بۆ چەند کێڵگەیە بۆ نمونە تۆ دەڵی بۆ 25 ساڵ وایە؟ بەڵێ تاکو باشە بۆ 25 ساڵ ینی لە ماوەی ئەو 25 ساڵە ینی پشکی هەرێم تەنا 5 ملیار دۆلارە ینی لە فرۆشی نەوت ئەمان هەتا 5 ملیارەکە تەواوە بێت تورکیایی بە. لە دوای ئەوە حیسەکان حیسەی کارە حیسەی کۆمپانیای کاری تایە حکوومەتی هەرێمی تیان نییە و ئەمە کۆمپانیای خۆیانە لە پشتی حکوومە ینی ئەوەی کە ئەوەشی ئەمە جێبەجێکردنی ئەمە بە هەر ئۆپشنێکیان بێکە تایە نووسیوێتی وەزیری سامانە سروشتیەکان ساڵی 2017 ئەگەری جێبەجێکردنی هەیە چونکە ئەمان لە 2016ەوە فۆرکاستی تەنەبووی دەستپێکردنیان تاکو 2045 داناوە و لێرەش ئەوە تا زۆر بەڕوونی پشکەکان کە دانراوە کەیتایە TPIC و کار لە 130 تا لە 137 ڕوا. سپاس دەکەم کاکوشارێک ناوبڕی کورتمانای دواتەگەرم وڵی پەرستان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت وەردەگیر دواتەگرنی وڵاتان لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە 2 مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلیکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی مۆبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەینینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکوشارێک بێن مۆلای بەڕێستان سەبارەت بەوەی کە ئێستا ئێوەکو پەرلەمانتارن ئەگەر لە مەسەلەی عێراق بکەن لە پەرلەمانی عێراق بۆ نمونە ئێستا لێرە کوردستان پەرلەمان پەکراوە و کە ناتوانێت مەسەلەی بەڕاستن بۆ ئیتیفاقیە بکات بۆ ئەو ئیمێڵانە بکات ئێوە دەتوانن چی بکەن لە سەراسی عێراق؟ و پرسیارێکی باشە من جارە سەرەتا تەمەنای ئەوە کەم کە ئەم ئیمێڵانەی ویکلیکس ئیتر کۆتایی بەمە هێنابێ هەنێ لە پەرلەمانتارانی ئێمە لە کوتلە جیاوازەکان هەتا دواکو بنۆشیان لەگەڵ حکوومەتی ناشەرعی هەرێمە قەناعەتیان وابوو و باسییان لەوە دەکرد ئایا $1 زیاتر ئەفرۆشێ حکوومەتی هەرێم گرانتری ئەفرۆشێ بەڕاستەوخۆ بەناڕاستەوخۆ من تەمەنا ئەەکەم بێئومێد بوو بن و تێگەیشت بن کە پارتی خەریکی چ کارەساتێکە لەسەر نەوتی هەرێمی کوردستان تەمەنا ئەەکەم لەمە کارەساتیەوەی کە ئیتر نەوتەکەی هەموو ڕادەسی تورکیا کردووە کارەساتیەوەی کە نەک نەوتەکە کانە نەوتەکان نەکانە نەوتەکان تەنانەت خاکەکەشی فرۆشتووە یعنی ومێد دەکەم لەوە تێبگەن کە مەسەلەی ئەم مامەڵەکردنە بە نەوتە پەیوەندی هەر بە تەنها بە ڕقەم و بە پارەوە نییە
ئەم شێوازە لە کۆنتترۆلکردنی مەلەفی نەوت لەلایەن حیزبێکی دیاری کراوەوە و ڕێگەدان بە فرۆشتنی بەم شێوازە بە ناوی دروی دەوڵەتی کوردیەوە لە ڕاستیە بەشداریکردن لە تاوانی گەورە کوردیت پێ درێ و دروشمە بەڵێ مە درۆیەکی گەورەیە درۆیەکە ئەستان ئەم خیتابە نەتەوەیە ناسیۆنالیستە درۆینە ئەبێتتر کۆتایی پێبێنین ئەبێ خیتابێکی نیشتیمان پەروەریانەی هاوڵاتی سربەخۆی نەبووە نەوتەکە نەخێر ئەمە سربەخۆی نییە ئەمە تاڵانیە ئەمە سیاستی تاڵانی و جەردەیە بەس ڕێگەم بە بەس بە ئەوە بەڵاوکەم تەمەناکەم لەوە تێگەیشت بن کە تاوانێکی گەورەیە چیتر هەر پەرلەمانتارێک هەر سیاسیەک هەر میدیاکارێک هەر هاوڵاتێک لە کوردستان پشتیوانی فرۆشتنی نەوتی سربەخۆی هەرێمی کوردستان بکە من نووسیومە و وتومە لە زیاد لە کەناڵێکا کە نەوتی هەرێمی کوردستان ئەگەر بسووتێنرێ ئەگەر بکرێتە ئاوەوە زۆر باشترە لەوەی بخرێتە بەردەست عائیلەیەک حزبێکی سیاسی یەکەم حکمی بنەماڵی پێ بەقوت بکرێ دووەم پارە بدا بە چەتەکانی کوردایەتی بۆی زەربەی پێبن لە پەکەکە و لە هێزەکانی تر لە پارچەکانی تری کوردستان بۆی دا و دەستگای ئیعلامی گەورە و زەبەلاحی پێ دروست بکەن شخصی و حیزبی کە ئایندی ئەم وڵاتی پێوێران بکەن ئەبێ لەوە تێبگەن کە ئیتر ئەبێ ستۆپێک بکەین بەم سیاسەتە لەو چوارچێوەیەدا تەمەنا ئەکەم پەرلەمانتاران و هاوڕێیانمان لە فراکسیۆنەکانی تر یەکێتی نیشتیمانی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانیش هاوکار بن لەوەی کە ئەم قەزیە ببینە ناو محکەمەی ئیتیحادی لە دەوڵەتی عێراق ئەم قەزیە ئەم ئیتیفاقیە مەشبوهە خەتەرە زۆر ترسناکە ببینە ناو پەرلەمانی عێراق و ببینە بەردەم حکوومەتی عێراقی چونکە ئەمە کارەساتێکی ئێجگار گەورەی بۆ ئێستا و ئایندەی خەڵکی کوردستان تایە من تەمەنا ئەکەمە و حیزبانە بای ئەوەنە هەم لەگەڵ دەنگدەرەکانیان هەم لەگەڵ خەڵکی خۆیان هەم لەگەڵ ویجدانیان هەم لەگەڵ مێژوویان ڕازگۆ بن بەوەی هاوکار بن ئێمە ئەم قەزیە تەبەنی بکەین و هەوڵ بین سنوورێک بۆ ئەمەدا بنین چونکە ئەمە جارە قەزیە و خەرقێکی دەستوری ئێجگار گەورەیە ئەمە تاڵان فرۆشیە ئەمە نیشتیمان فرۆشیە ئەمە کلکایەتیە ئەمە خۆفرۆشیە بە دەرەجەی ئیمتیاز لەبەرەوە ئەبێ دەنجی لێبێنین و من تەمەنا ئەکەم چیتر ئەم حیزبانە واز لەم مجاملە سەقەتەی پارتی بێنن چیتر ئەم سیاسەتی پرۆپارتی بوونە واز لێبێنن بێنە دەرەوە لەژێر ئەم هەیمەنە زۆری کە پارتی و عائیلەی بەرزانی کردوێتی بەسەریانەوە وایان کردو بە هەموو دوعایەکی ئەوان ئەڵێن ئامین یعنی من نازانم کاکسۆرانێکێکە لە پەرلەمانتارە چالاکەکانی هەرێمی کوردستان پەرلەمانتاری نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستانەکە نوێنەرەکان نەکرد کاکسۆران کۆمەڵە پەرلەمانتاری چالاشی تر هەیە کۆمەڵک پەرلەمانتاری خولی پێشوو هەیە کە قسە ئەکەن کۆمەڵە پەرلەمانتاری عێراقیە کە قسە ئەکەن نوێنەرایەتی ئەم خەڵکەکان ئەڵێن بابە سنوورێک بۆم حەدەدا سنوورێک بۆم سیاسەتە چەوتانەدا بنێن کەچی سەیرەکەی هەتا ئێستا شەڵەن وەڵاوە هەوڵێکی زۆر باشێ و کاتێکگەڵ وڵا با ئێمە کۆ ببینەوە و هەتا ئێستاش دیوەخانەکانیان گەرم کردوێتەوە بۆ دیشلەمە خواردنەوە لەگەڵ پارتی لە شوێنێکە ئەیان خافڵێنێ فەرمون وەرن با سەرۆکایەتی پەرلەمان بگۆڕین سەرۆکایەتی حکوومەت بگۆڕین سەرۆکایەتی هەرێم بگۆڕین لەولاوە هەموو نیشتیمانەکەی فرۆشتووە بابە ئەمە ئەبێ کۆتایی پێبێت ئەم درۆنەتەوەیانە تاکەی ئەم بازاری نیشتیمان پەروەریە مزەیەفە تاکەی یعنی من پرسیار لە جیلی خۆم و کاکسۆران و تەنانەت جیلی پێش خۆم و تەنانەت جیلی باوکیش مەکەم باوکی ڕەحمەتیم با بڵین لە هەفتەکانی سەدەی ڕابردووەوە ئەم دروشمە مزەیەفانە چی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدیهێناوە فرسەت هەیە ئێستا لە چلەکانی سەدەی ڕابردووە هەتا ئێستا بۆ بژمێرم بە ناوی کوردایەتی و بە ناوی نیشتیمان فرۆشیەوە چ کارەساتێکیان بەسەر ئەم وڵاتە هێناوە لە براکوژیەوە لە نیشتیمان فرۆشیەوە لە کلکایەتیکردن بۆ دەوڵەتانی دراوسێەوە جارێک بۆ ئێران جارێک بۆ عێراقی سەدام حوسێن جارێک بۆ تورکیا بەسە خۆ بێ ئەم حیزبانیانەوە تا بڕۆن سەلامێ بکەن لە دیوەخانەکەی پارتی و بڵن کاکە هەمومان پارتی بوونی قەرزارین و بڕۆن ببن بە پارتی یانەوە تا ئەگەر فعلەن ئەوانە ئەجەندای جیاوازیان هەیە وفعلا ئەوانە گەر لەگەڵ ئەم سیاسەتەیانین بێدەنگبوون ئێستا علامەتێکی ئێجگار گەورەی ڕازی بوونە تۆ دیقەت بە ئەگەر فەزیحەیەکی ئێجگار لەوە کەمتر بچووکتری حیزبی یاخود شخصی بڵاو بوو بایەتەوە ئێستا حیزبانە هەموویانیشی بەیاننامەیەشیان دەرکرد بوار چوار حیزبەکە تەمامە بەسم گۆڕانیشە پێشەمویان بەیاننامەیەشیان بڵاو کردبووە لەسەر ئەم فەزیحە گەورەیە نەکۆبوونەوەیەک نە بەیاننامەیەک نە قسەیەک پەرلەمانتارەکانیان نەبێ ئەوانەی تر قسە ناکەن لەبەرەوە بەڕێی من ئەگەر بێت و بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ بەڵێ لە عێراق توانرێ جوڵە بکرێ تەمەناکەم و حیزبانت لانی کەم دەستی پەرلەمانتارەکانیان کراوەکەن وەکو دیسان قەزیە بودجێ لێو نەکەن یەکەم جار بیکەن بە دروشمبازی و بڵن پرۆژەی ئێمە و دوایش تەراجوعی لێ بکەن تەمەناکەم بێنە پێشەوە چونکە ئەم قەزیەی ئایندەیە قەزیەک هەر پەیوەندی بە ئێمەوە نییە پەیوەندی بە مناڵەکانمان و تەنانەت مناڵەکانیشمانەوە هەیە من تەمەناکەم بەیەوە جورئەتمان هەبێت کە سنوورێک بۆ ئەم خیتابە نەتەوەیە درۆینەدا بنین چیتر مەسەلەی ئابووری سەربەخۆ نەمان خەڵەتێنێ چیتر دروشمە درۆینەکانی سوپەرمانەکانی کوردایەتی نەمان خەڵەتێنێ
هەیە چیتر ئەم سەردارانی کوردایەتی کە خۆیان تەمەن بەداخەوە من هەرمەجانم بە ئەمە بڵێم ئەزانی ئەم بێدەنجی هۆکارەکەی بەشێکی چییە؟ کاکەم بێدەنجە بەشێکی ئەوەیە کە کاستێک جیلێکی سیاسی لەناو حیزبە سیاسیەکانە دروست بوون هەمووی خەریکی بازرگانی خەریکی بازرگانیکردنن تواز لە پارتی بێنەوە پارتی خۆی خەریکی ئەجندایکی تایبەتی خۆیتی بەڵام لەناو حیزبەکانی تریشە جۆرێ لە بازرگانیکردن دروست بووە یعنی ئەقلها کە هەرەکەم ترینەکەی سێ چوار وتێلی هەیە و بۆ خۆی تر حەقیەوەی نییە کە ئەم میلەتە چی بەسەردێ و چی بەسەر نایە ئەبێ ئەم کاستە سیاسیە بازرگانە لە هەموو حیزبە سیاسیەکانە کۆتایی بە ڕۆڵیان بێ ئەبێ ئەم دەنگەی کە لە شەقامەوە ئەم دەنگەی کە فعلەن مەترسی هەیە دە تۆ دیقەت بە ئێمە چەنە بێ هاوارەکەین ئەم جیلە سیاسی نوێ ئەم گەنجانی کاتونەتە پێشەوە چەنە بێ هاوارەکەین لە باشترین حاڵەتە جیلە کۆنەکە پێدەڵێ وەڵامانە مناڵن یعنی مانە هینن خوێن گەرمن بابا من بە 35 و 45 ساڵ مناڵ نیم تۆ بە 75 و 85 تەمەن تۆ پیر بووی پەکت کەوتووە ئەگەر تۆ ناتوانانی سنوورێدانی بۆ ئەم سیاستانی پارتی ڕێگە بە جیلێکی تر بێتە پێشەوە بە پارتی بڵێ ستۆپ واز لەم کللتوری مجاملەکردنە سیاسە بێنن واز لەم دیوەخان و دیش لەمە خواردنەوەی بێنن چونکە بەڕاستی تۆ دیقەت بە لەگەڵ ئەم دەست و پەنجەنەرمکردنە لەگەڵ ئەم درۆیانەیە بزانە ڕۆژ بە ڕۆژ نیشتیمانەکەمانە فرۆشرێ موچەمان نامێنێ ژیانمان نامێنێ یعنی وای لێ هاتووە ئێستا فعلەن لەوە کەوتوینەتە مەترسیەوە کە خاکەکەشمان بفرۆشێ بەڵێ سوپاس دەکەم کاک سۆرەم بە وڕای جەناب لەسەر ئاستی کوردستان بۆ مەسەلەی شەفافەتی نەوت لە ئاستی شەقام و لە ئاستی پەرلەمانیش وڵاتی حیزبەکان دەکرێت چی بکرێت وەڵام من هاوڕام لەگەڵ قسەکانی برای بەڕێزم کاگوشیار ینی ئێمە ئەگەر ئەم حیزبانە پیان وابێ قسەکردنی من لە کۆمەڵ و قسەکردنی کاگوشیار لە گۆڕان و قسەکردنی یەک دوو پەرلەمانتاری تر لە ئەم لایەنانەی تر ئیتر کافیە بۆی بە هەڵوێز بێن نەخێر بەڕاستی بێدەنگبوون لەم فەزیحەتەی کە فرۆشتنی ئایندەی ئەم وڵاتە و ئێستەی ئەم وڵاتە و وێرانکردنی ئەم وڵاتەیە خیانەتە هەر کەس لەوە بێدەنگ بێ کە ئاشتی هەورامی و سەرۆکی حکوومەت خەریکی چین بێن هێشتا بیر لەوە بکەنەوە ئەرێ بۆ سەرۆکی حکوومەت نەدەین بە پارتی و جێگرەکەی بە گۆڕان و ئەویتر بە یەکێتی و وەڵا سەرۆکی پەرلەمان واز بێنێ و کاکە ئەمە نەحیزبایەتیە نەبەڕێوەبردنی وڵاتە نەسیاسەتکردنە ئەمە پارتی دیموکرات عقدێکی 25 ساڵی تری هێناوە بەشدار نییە بەڵێ یەکێتی بەشدارە یەکێتی ئاگادارە بەبێ یەکێتی پارتی ناتوانێت بێت بۆری نەوت لە چەمچەماڵەوە بۆری غاز لە چەمچەماڵەوە ئەوانەی کە پێشناسکراون ئاشتێوران بیاڵێ یەکێکیانە و خورمەڵە و چەمچەماڵ دووەمیانە سێمیان لای خۆیەتی ئەوە تا وەزارەتی سامانە سروشتیەکان خۆی اعترافەکە کە ئەمەی کردویانە بەشێکە لە ڕێکەوتنی 50 ساڵی 2013 ئەمە ملحەقی ئەو فەزیحەیە کە عقدی 50 ساڵیە من چۆن حیزبێک بم لە هەرێمی کوردستان دووەم حیزب بم سێەم بم چوارەم بم پێنجەم بم بێدەنگە بم لەوەی یەک حیزب بەتەنیا بێ عقدی 50 ساڵە لەگەڵ دەوڵەتێ بکە بەڵام ئەگەر تۆی سەفەرێکی تورکیا بکەی لەوێ تێپەڕێڵن ئەمە پیاوی تورکیا ئەمە پیاوی ئێرانە لە بەرەوەی لەوێ سەفەری کردووە ئەمە فرۆشتنی ئایندەی ئەم وڵاتە و داهاتی ئێستا و نەوەکانی دوای ئێستەمان نییە بە دەوڵەتێکە ئێمە نازانین بەرهەمەکەی ئەوەیە کە ئێستا کارەبایان نەهێشتووە بەرهەمەکەی ئەوەیە کە ئێستا خەڵک زستانە و سوتەمەنی نییە بەرهەمەکەی ئەم ماڵ کاولەیە کە ڕوبعەموچە نییە خەڵک ساڵی 2017 بە تاریکی بکاتەوە و بە سەرما بکاتەوە و بە بێپارە بکاتەوە بەسکی برسی بکاتەوە سوال بکە ژیانی خۆی بفرۆشێ پێشمەرگە خانۆکەی بڕوخێنن برینارە بێ چارەسەری نەکەن خەڵک بڕفێنن ئیهانەی بکەن پێشێلکاری بکەن هێشتا تۆ بێیت بەس تەماشاکاری ئەم هەموو فەزیحەتانە ببی بۆیە بەڕاستی وەزیرەکانی ئەم لایەنانەی کە ماون لەم حکوومەتە شکست خواردووە ناشیرینە نابووتا ئەبێ ئەمە بەرن بۆ ئاشتی هەورامی ڕایگرن بڵن خەریکی چین ئێوە ئێمەتان داناوە کتابی چی ئیمزاکەین ڕۆژانەی خەڵک و بڵین وەڵا لە حکوومەتەکە بمێنینەوە باشە بەڵام ئەویش بێ لەگەڵ دەوڵەتێکی ئاوا فەزیحەکەی کە ویکلیکس ئاشکرای کە بزانین خەریکی چین ئەمانە بە ملیارەها دۆلارەمانە ئەمە باشە بۆ لە ڕوانگەی وتماشێک سەرڕووکردنەوەی وەزارەتی سامانە سروشتیەکان دەڵێ ئەمە دەلالاتە لەسەرەوەی کە وەزیرێک لەم قەیرانە ئابووریە خەمی پاراستی نەخێر ئەم وەزیرە ئابوووریەکانی خەڵکێت نەخێر ئەم ستافەی کە سیاسەتی نەوتیان بەڕێوە بردووە لە ئەوڵ تا ئەمڕۆ
پێویستە هەر هەمویان دادگایی بکرێن لەسەر ئەم فەزیحەتانە هەتا ماون لە زیندانە بمێنەوە لە سێدارەژ نەدرێن بۆی ببن بە عیبرەت کە چیان لە وڵاتە کرد بە 25 ساڵ چیان لە وڵاتە کرد کە بوو بە خاوەنی نەوت هەتا گومرگ هەبوو کوڕی کوردیان لە کەپکی حەمەداغا و لە دێگەڵە و لە کۆیە و لە سنوورەکانی نێوان هەردوو لا دابەکوشت کاتی ڕێکەوتن پارەکانیان خستە گیرفانیان ئێستا هەمویان بوون بە خاوەنی ملیارەها دۆلار و دینار و لیرە و پاوەن و یۆرۆ و ئەمانە خەڵکی ژەوەتا نان نییە بیخوا خەڵکی ژەوەتا کارەبای نییە ژیانی نییە دەبێ بێدەنگیش بێ لەما بۆیە حیزبی سیاسی کە ئێستا لە هەرێمی کوردستان ئەڵێ حیزبی سیاسیم نەخۆی بخەڵەتێنێنە دەنگدەرەکانی ئەگەر تۆ لە تاڵانکردنی ئەم وڵاتە لە ملیارەها دۆلاری ئەم وڵاتە نەیتە دەنگ بەڵام لەسەر پۆلیسێ لەسەر مدیر ناحیە بێتە دەنگ کۆبوونەوە بکەی دابنیشی بەیان نامە دەرکەی کاکەمە ئەمە عیبەیەکی گەورەیە بەسەرم حیزبانە هێنراوە بۆیە ئەبێ ئەمە ڕابگرێت لەسەر خەڵگەی خەڵک کاکە خەڵک دەنگی داوە بە کۆمەڵ ئیسلامی بە بزوتنەوەی گۆڕان بە یەکگرتووی ئیسلامی بە یەکێتی نیشتیمانی خەڵک بۆ ئەوە دەنگی بە ئێمە نەداوە کە وەزیرەکانمان یاخود پەرلەمانتارەکانمان کە پەکیان کە و هەمیشە ئیشیان حیزبەوە بێ کاکە وا مەڵێ دڵی پارتی ئێشەیە وا مەڵێ دڵی فڵانە ئێشەیە کاکە میلەت وێران بوو میلەت فەوتا دڵی چی نەئێشێ دڵی چی بئێشێ خەڵک بە ئێماڵەیەوە ئەڵێن چی تر قسەکانیشتان ڕەواجی نییە بۆ لەبەرەوەی خەڵک هەڵوێستی ئەوێ کاکە من ئەوە تا فەرمو ئەم فەزیحەتانە بڵاو بۆتەوە لە پەنەما فەزیحەیە بڵاو بووە هەموو دنیا لەسەری کۆبووە فەزیحەی ئێمە لە ویکلیکسیش حیزبەکان و خەڵک ناجوو خەڵک چی بکە خەڵکەوە تا مامەسا قوڕی کردو بەسەریە هاواری ڕوبعەموچاکە باکی نییە خوێندن ناکەی حەزەکە هەر میلەت نەخوێنەوار بێ بۆی ناچار بێت چەک بۆ ئەو هەڵگرێ ئەمە کاکە حەکیم ئەمە بەشێکی تری بۆ ئەوەیە کە فەزیحەی دزینی ملیارەها دۆلاری ناو هەرێمی کوردستانی پێبشارنەوە ئەوەی کە ئەڵێ وەزیرێک ئێستا خەریکیەوەی چۆن پارە پەیاکە بۆم قەیرانە نەخێر ڕاز نییە ئەوانە خۆیان لەم قەیرانە ملیارەها دۆلاریان شاردۆتەوە لە داهاتینەوە دیار نییە ئەوانە خۆیانە وڵاتیان تاڵان کردو و خستویانەتە ژێر باری ئەوەی ئێستا بە تورکیا بڵێن لەسەرەوە 5 میلیۆن وەکو خەڵک هەژار نەمون لەو ماوەی کە نەوتەکە فرۆشراوە ئەوان کارەبایانە بڕێ ئەوان جۆزەی مۆلیدا هەڵەدەنەوە ئەوان کرێخانووە دەن ئەوانە چن ئەگەڕێن بزانن لە بازاڕی لەنگە و کۆنەکەی سلێمانی جل بکڕن لەکوێکردنەوە ئەوان بە تیارەی خاصە ڕۆن بۆ بۆنێکە چن بۆ پاریس بۆ قاتێک 15,000 دۆلارە دەن سەیری جلەکانیان کە کاکە بۆ ساعتێ 4-5 دەفتەر بۆ ساعتێ 5-6-4-5 دەفتەر بڕەسەی مناڵەکانیان کە بزانە لەکوێ خوێنن بۆ قوتابخانەی شوەیفات کە لە سلێمانیە 500 تەلەبەی هەیە مناڵی چێ لێ خوێنێ مناڵێکی لێ خوێن نە مناڵی منە دڵنیان مناڵی کاگوشیاریش نییە لە شوەیفات ئەوەی کە بە پارەی نەوت دروست کراوە بە 120 وەرەقە مانگی منداڵێک لێ خوێنێ مناڵی چێن مناڵی ئەوانن کە باچان نییە مناڵەکانی ئەو خەڵکە ئێستا دەوام ناکە سەری ساڵە بە پارەی نەوت گەشتیان کردو بۆ دەرەوە وەڵا جا بچن لە کۆمپانیەکانی لە مەتارەکان سیرکەن یا بزانێ ئێستا چ بەرپرسەکانی چی کاکەوان با سەفەر بکەن کاکە با خانووی خۆشیان هەبێ کاکە با ژیانی خۆشیان هەبێ بەڵام نابێ خەڵک برسی بێ بەڵام نابێ خەڵک نان نەبێ بیخوا نابێ خەڵک موچەی نەبێ نابێ ئەم حیزبانە بێدەنگ بن بە قەرز کەناڵەکانیان بەرن بەڕێوە چا لە مقەڕەکانیانە نەخورێت لەبەر نەبوونی بەڵام ئەوانیش نەوتی ئەم وڵاتە حەپەلوشکەن بۆ خۆیان و بنەماڵەکانیان و یاری بەپارە بکەن باوەڕ بکە کاک حەکیم ئەو تاڵان و دزیەی ئێستا ئەکرێ ئەو ناز و عیمەتەی ئێستا ئەم دز و جەردانە ڕژاوە بەسەریانە لە سای ئەم نەوتە لە هیچ قۆناغێکە ئاوا نەبووە ناکرێ ئێمە بێدەنگ بین نابێ ئەم حیزبانە بێدەنگ بن ئەبێ بڵێن کاکە وەرن ئەم فەزیحەیەمان بۆ ڕوونکەنەوە کەچی ئێستا چاوەڕێیەکەن 3-4 برادەر بێن وەرەقەیە بێنن وڵا با سەرۆکی حکوومەت بۆ ئێمە ئەوە بۆ ئێوە با بەم حکوومەتە هی ڕووخانە ئەمەی کە ئەمانەی کردوهی ئەوە نییە لەگەڵی ڕێکەوی ئەوەی بیدەی بە محکەمە بۆیە من ئومێ دەکەم ئەوە کاگوشیار لە هەرێم دڵنیام کە بێدەنگی هەیە هیچیش ناکرێ بچینە محکەمەی اتحادی بڵین ئێوە رازین خاچی هەرێمی کوردستان بە کێڵگە نەوتیەکانیەوە کە لە چوارچێوەی عێراقی فیدراڵایە بفرۆشرێ بە دەوڵەتێک ئەم دەوڵەتە ئەگەر هەر دەوڵەتێک بێ کاکە ئەمریکا عێراقی داگیرکردەوەی نەکردووە باشە سوپاس دەکەم کاکوشەر لەسەر ئاستی عێراق ئێوە توان تۆ بەڵێن بە خەڵک سکاڵا تۆمارکەی ئەزانی کاکە ئەمە جوهدێکە بە تەنها ناکرێ من ئەم ڕووتارێکم نووسیوە و تومە ئەمە ئەرچیشی نەتەوەی و نیشتیمانیە ئەرکێکی نێتەوە نیشتیمانیە ئەوەی کە هەوڵ بین ئەم ئیتفاقی 50 ساڵە لە بینی پارتی و تورکیا ڕاگرین
و هەوڵدەین سنوورداری کەین بەڵام ئەوە بە من سوپەرمان نیم بەتەنها ئەمە بە فراکسیۆنێکیش ناکرێ بەتەنها لانی کەم بەو چوار فراکسیۆنە ئەکرێ لانی کەم گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو ئەتوانن ئەمە بکەن بەڵام ئێمە کێشەیەکمانێ کاکە گیان ئێمە لە تەناقوزێکی گەورەیین ئێمە لە دژیەکێکی گەورەیین ئێمە لەوێوە پرۆژەیەک دەرەکەین پرۆژەی بودجە دەرەکەین بۆ نمونە یان من سبەینێ چم بۆ محکەمەی اتحادی شکاتەکەم بۆ نمونە ناکرێ حکوومەتی هەرێمی کوردستان لێرەوە کە بەیاننامەیەک لە دژی چوار فراکسیۆنەکە بۆ نمونە دەرەکە ئەم چوار فراکسیۆنە چێن یەکێتیە گۆڕانە کۆمەڵە یەکگرتووە باشە ئەم حکوومەتەش پێک هاتووە لەم 5 حیزبە بە پارتیەوە لێرە تۆ ناکرێت لە حکوومەت بیت و لە بەغا دژیبی من تەبان باسی مووقفی حیزبەکانی تر ناکەم بەڵام من ئەزانم بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان ئێستاچێک لە گەورەترین ئەو ڕخنانەی کە لەسەر بزوتنەوەی گۆڕانە ئەوەیە کە لە حکوومەت دەرکراوە بەڵام تا سار لە حکوومەت ئاماوە و ئەندامەتی خۆی هەڵپەساردووە خو بڵێن تا ئیعلانی نەکردووە کە پاشەکشەی کردووە لە هین تەبان من ئەبێ ئەوە بڵێم کە ئەم کودەتاکردنەی پارتی بەداخەوە بە بێدەنجی لایەنەکانی تر و ببوورە بە تەبریکەی لایەنەکانی تر ئەمە هەنگاوێکی خراپ بوو بەڵام بەڕاستی کۆمەڵیش دەیبینیانی بێدەنجی هەموو لایەنەکان هەرچەند کۆمەڵی ئیسلامی ڕەنگە مووقفی لەوانەی تر من باسی حکوومەت ناکەم بەڵام مووقفی شێخ فەخرەدین و سەرۆکایەتی پەرلەمان و کوتلەکەیان بەڕاستی دیارە ئەزانی مووقفی ماوە سەعید باپیر لە شتێکە زۆر بۆ من گرنگە نەڵم لە بەرەوەی لە پەیامم باسی یەکەم ئەگەر دوای بیرم خەیتەوە بەس لێم گەڕە بە ئەمە تەواو بکەم بزوتنەوەی گۆڕان لەسەر مەسەلەی کشانەوە و نەکشانەوە قەزیەیەکی دروست کرد من مەسئولم لەم قسەیەم لە کەناڵی پەیامەوە ئەیکەم جواتی گشتی بزوتنەوەی گۆڕان کە وەکو پەرلەمانی بزوتنەوەکەیە زۆرینەیان لەگەڵ کشانەوەیە بوون جواتی نیشتیمانی کە باڵاترین دەسەڵاتە جگە لە کۆنفرانس و کۆنگرەی نیشتیمانی بۆ وەکو دەسەڵاتی جێبەجێکردن زۆرینەیان لەگەڵ کشانەوەیە بوون بەڵام نەکشانەوە لە حکوومەتە پرسیارەکەی من ئەوەیە هۆکاری ئەوەی کە نەکشانەوە با گۆڕانخوازان و خەڵک خۆی جواب باتەوە کە چێن ئەوانەی کە تا ئێستا بوون بە هۆکاری ئەوەیان عڕابی ئەوەی کەم حکوومەتیان هێشتۆتەوە کاکە خەلەلێکی گەورە هەیە خەلەلە گەورەکە بریتیە لەوەی گۆڕان یەکێتی بە گری ماوتمان یەکێتی شتێکە کە من هاوڕام لەگەڵم قسەی کاک سۆرانە بەڵام گۆڕان کۆمەڵ یەکگرتو ئێوە بۆ چوارچێوەیەکی قانونیتان بۆ پارتی دروست کردووە بە ناوی حکوومەتەوە ئەمە بکە بۆ ئەمەتان کردووە بارەکەی تریە ئەوەی کە ویستم بێمەسەری مەسەلەی هەولێرە یاخو مەسەلەی ژێردەسەڵاتی پارتیە یا مەسەلەی نەمانی جموجۆڵ و دروستکردنی بێدەنجیە ئێستا ئێمە لە ئەدەبیاتی سیاسی خۆمانە خەڵکی کوردستان کاک سۆران تەنانەت حیزبە سیاسیەکان گلەیەکی زۆر لە هەولێرەکەن وانە ئەڵێن کاکەوە ئێمە لە سلێمانی خۆپیشاندانەکەین و لە سلێمانی جموجۆڵ هەیە لە دژی پارتی و بەڵام لەبەرەوەی هەولێر ناجوڵێ لەبەرەوەی تر پارتی توانێتی ڕۆژ بە ڕۆژ بە قووەت بێت و ئێمەشەبەی تر بچین دەستیان ماچکەین و ئەبێ بە بەڵام ئایا فعلا ئەوە هەولێرە بێدەنگە یان دیسانەوە لەوە شابێ مووقفی حیزبەکانە سیرکە زۆربەی بەشێکی زۆری سەرکردە سیاسیەکان جارێ بەنسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر بووە بە مۆدێل لە دوای سیوێکی ئابەوە مەجموعەیەک مەسئولیان خۆیان ترژاندۆتە سلێمانیەوە ئیتر ناوێرم بڕۆنەوە بۆ هەولێر ناوێرم بڕۆنەوە بۆ هەولێر لە سلێمانی دانیشتون تر بخوان دانیشتون ئۆکێ وتمان لە دوای سیوێکی ئابەوە ئەوانە بەشێکیان چاوترسێن بوون و ناڕۆنەوە بزوتنەوەی گۆڕان بۆ یەکگرتووی ئیسلامی بەشێکیان بۆ يعني تو تصور كبرلمانتاري هي هوليره لا طبعا ما العراقي شاهيه لا لم حزبان لا قران لو انت هولير نستماني بالياوتو شي كيلير بونا روتو بو هولير بزوتنوي قران بو بشكل سكرتاتك اناني بو هولير لو يا ابو منو تم موقفي ما مصا علي كما نظام تزختي شي لسربو لما رابردوا تناد موقفي بشكل برلمانتار كان لو انا ما مصا سليم شوشكي كدي سان زختي شي زوري لو سربو بو هولير بجيبيل هولير يعني شغل نكردوا قصدم اويا اما بلم من الملاني السياسي لقال بارتيا للآن أم حزبانەوە لە مستەوای مەطلوبانیە تۆ ئەبێ نوێنەرایەتی تۆ ئێستا مەسەلەن بۆ نمونە پەرلەمانی کوردستان پەچی کەوتوانە پەرلەمانی کوردستان پەچی کەوتە خۆ بەڵام پەرلەمانتارەکان ئەتوانن بڕۆنەوە بۆ هەولێر ئەتوانن لە هەولێر بن ئەتوانن لەوێ بڕۆن سەفارەتەکان ببینن ئەتوانن بڕۆن هەموو ڕۆژە کۆنگرەی ڕۆژنامەنووسی بکەن من هەرێک نمونەی بەسیط بەتۆڵم تۆ وەکو ڕۆژنامەنووسێ ئێمە نووسینگەی هەولێری نووسینگەی پەرلەمانی عێراقمان هەیە یان نیمانە نیمە هەمانەیانی هەمانە بس برو بزان هني كان شارەکان لە نووسینگەی سلێمانیەکەن وەکەئەنەما هەولێر تەنانەت نووسینگەی پەرلەمانی عێراق نووسینگەی پەرلەمانی کوردستانی هەردیان نەبێ ئەمە خراپە ئەم چۆڵکردنی هەولێر و ئەم مامەڵەکردنە بەو شێوازەی کە پارتی ئێوێ بەڕاستی خەلەلێکی گەورەیە بەڵێ سپاس دەکەم کاک سۆران دواوتە دەگە شتێکت ماوە لەسەر ئایندەی دۆخی دارایی و ژیانی خەڵک بەم شێوێ و مەسەلەی نەوت ئایندەی دۆخی دارایی بەپێی ئەمەی کە فەزیحەیەکی گەورەی ئاشکرا بۆ خراپترە بێ و ئەمە بچێتە بواری جێبەجێکردن نابین بەخاوەنی ئەو کەمە پارەی چارەکە موچەی پێدەن چارەکە موچەکەش نامێنێ بەڵێ چونکە تایەتی هەڵێ گەر ئێمە وەرن
سوودی پارەکەمان بۆ درێژکەنەوە بەڵێ مانگانە لە پارەی فرۆشینە و لە جیهان خەڵگڕون بێ پێشنازی فرۆشتنی و کێڵگانە $1 1 دیناری بۆ موچەی فەرمانبەران نییە بۆنەوە 5 ملیار دۆلارەکە نەخێر هیچی نەبۆ موچێ نەبۆ فەرمانبەرانە بۆ تورکایە بۆ بۆری ڕاکێشانە بۆ تورکیا لە چەمچەماڵەوە بۆ کۆمپانیا و بەریێنە تورکیەکانە بەڵ کاکوشەر دو پرسیارم بۆ وەرچەند سەبارەت بە مەسەلەی بودجە لە یەکی یەکەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە باز دەکرێت کە لەسەر سکاڵا ئەوەی کە پەرلەمانتاران سکاڵا تۆمار دەکەن لەسەر ئەو وەستاوەگەر حکوومەت پابەند نەبی ئێوە ئامادەن سکاڵا تۆمار بکەن منەمێ ئەوە بە خەڵکی کوردستان بڵم کە بەداخەوە بەشێک لەلایەنە سیاسیەکان تەراجعێکی گەورە لە مەوقیفیانە هەیە ئەوانەشی کە وەختی خۆی لە بەغا لەگەڵمان نابوون ئەو تەنانەت وای هات پرۆژە سیاسیەکەش بکەن بە خۆیان بەڵام ئێمە لە پەرلەمانی عێراق لانی کەمەکو فراکسیۆنی گۆڕانۆک و پەرلەمانتار دەتوانن بەناوی کۆمەڵی ئیسلامی شۆ برای بەڕز مامۆستا ئەحمەد حاجی ڕەشید قسە بکەم کە ملاحقەی و متابعەی و مراقبەی جێبەجێکردنی ئەم اتفاقیەکەین و حکوومەتی هەرێمی کوردستان التیزامی نەکرد بەڵە قەزیەکە ئەبینەوە ناو پەرلەمان و دوایی ئەشی بینەوە ناو محکەمەی اتحادی لەسەر هەردوو ئاست لە دژی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەی کە ناوی حکوومەتی هەرێمی کوردستان تەڵەن لای من حکوومەت نییە و لە دژی حکوومەتی عبادیش ئەگەر بێت و ئەم اتفاقیە جێبەجێ نەکەن چونکە اتفاقیمان خستۆتە ناو یاسای موازنە یاسایکی اتحادی بەڵام من بۆ خۆم دوای ئەم فەزیحانەش کە دەرکەوتووە هیچ ئومێدێکم نییە و ڕاشیان گەیاند هەر زوو حکوومەتی هەرێم بەڵێن وەکو نوێنەرێک بەڵێن بە خەڵک دەدەی هەم ئەگەر حکوومەتی هەرێمیان بەغداد کەم تەقیمی لە دەرگای اتحادی سکاڵای سەر تۆمار بکەیت من بەڵێنەوە دەم کە لە محکەمەی اتحادیش و لەناو پەرلەمانیشە ملاحقەی بکەم هەر بۆ مێژووش پێتەڵێن بۆ مێژوو ئەو کاتێک کە بۆ یەکەم جار قەزیەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان من بردە ناو پەرلەمانی عێراق بەشێک لەو پەرلەمانتارانی کە دوایی دەستیان کرد بە مزادەکردن پێیان وابوو عیبەیەکی گەورەیە ئێمە موچەی فەرمانبەران کە کێشەیەکی ناوخۆیی هەرێمی کوردستانە ببینە بەغا بەڵام دوایی کە کاردانە و دەنگدانەوەی هەبوو سوپاس بۆخوا کاریگەری دروست کردووە منەمە ئاخر مەسج بەس ئەوە بڵێ بە کورتی بەس ئەوە خەڵکی هەرێمی کوردستان ئەبێ هەر لە پارتینا لە حیزبەکانی تریشی قبول نەکەن ئەم بێدەنجیە بەڵ کاکسۆرانگە شتێکت ماوێت سوپاسەکە وەڵا ئەوەی کە ماوە ومێدەکەم پارتی چۆن لەسەر وشەیەکی ئێمە یا سکاڵا تۆمارەکە یا خۆپیشاندانەکە مزایدەی پێواکە ڕایگشتی چاواشاکە لەسەر ئەم هەموو فەزیحەیە ئێمە کە خاوەن حەقێکی گەورەی دزراوین بەدەنگ باشە بۆ جەناب بەرز سکاڵا تۆمار ناکە لەسەر و گەندەڵێ بۆ نایکەین دنیایەک سکاڵامانەیە لە سەریانەوە لە محکەمەکان تۆزی لەسەر دەنیشە دەبینە لەگەڵ هاوڕێیانمان دەبینە کوردستانە محکەمەیەکی مسەیەسە بەڵێ سوپاسان دەکەم زۆر سوپاس بۆرێک لە بەڕێزان سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان و شار عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراق سوپاس بۆ بنێرانی بڕێز سوپاس بۆ ئەو کارم تا بەرنامەیەکی تر خواتان